بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم لخدمت عسر وتاراني آسايشي روح لخدمت كتابي نيابي الداء والدواء إمام ابن القيم رضا ورحمة خواه لبه. أتينا سار باسو بابتك ابن القيم رضا ورحمة خواه لبه من باسكات كجناها كان فساد وخرابكاري لزويا برباء كان إنسان كان جناهي كرت أو أنا فساد لسور جيان يا دروس أبي، أو أنا فساد لولاط ونجتمان يا دروس أبي، أو أنا فساد لقوي زويا دروس أبي. برق لآثار كان وخرابكاني جناه كردن بريتيا لويك أنواع جوري فساد لسر زويا بلاو أبيتو لآوي الزويا لهواي الزويا لزرعات الزويا لبروبوم الزويا لشويني مانو حوانوي خلقا لسر زويا. خواجان لقرآن أفرمي ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون. فساد دركوت وظهر أشكرابو لبر بحرة لوشكاني ولا دريايا بما كسبت أيدي الناس بهوي أوشتيك خلق جابجي كانوا بهوي جناهي خلقه بو أما ليذيقهم بعض الذي عملوا أأمهموا خرابكاري وأمهموا فسادي كبلاو أبيتو لكميئة ولتكشوني ميو وسر وتساماني إنسان كان هو كاركي بريتيا لميك بو أوي خواهي قورا هندك لويك كردويانا بيان بتشجيني هندك يتري أشياء آخرته بوش أما خواهي قورا عقوباني إنسانيات أدا لعلهم يرجعون بوي بقرنوا لا يخواو توبة كانوا رشيمان منه. مجاهد أفرمي يكيك التابعين كمفسيري كي زور قوريه، طبعا لنا الصحابيكم الله مفسيري قوره لنا تابعينا لنا تابعينا مجاهد يكيك لو تابعيانك بيكيك الأقطابي وتفسير دائري أفرمي إذا ولي الظالم سعى بالظلم والفساد فيحبس الله بذلك القطرة. أجر الظالم بو بخاوني خلقي ودسي كربة فساد وظلم خواهي قورا قطري آسمان باراني آسمان يلي أقرته فيهلك الحرث والنسل. حرث نسل إنسان كان أفوتيه بربو مكان أفوتيه نسل وشيان أفوتيه. والله لا يحب الفساد خواهيان فسادي بيخوجني. إن جاء أم آياتي خين دو ظهر الفساد في البر والبحر مفسرين اختلاف يعني وهذا كان وكو مجاهد وتيانا أم فسادك بلاو أبيته لسر زويا هو كاركي بريتي لظلم كردن. هندك تروان فرمويانا ظهر الفساد في البر والبحر بر بريتي لبادي لدشتاي بحر بريتي لهمو لا ديكان واتا أم خرابي وأم بلايك الرؤكات إنسانيت بهوي قناها تنها وكو لا ديكان ناقرته وشاركان ناشار لا دي هموي أقرته قد هذا أو رأيه بوا أفرمي حتى بحر مرجنية يعني ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. بحر ما بس في بحر يلا بحر القرآن بزور معناها هاتوا حتى بآوي السازقار وتراوى بحر. أفرمي وما يستوي البحران هذا عذب فرات سائغ شراب وهذا ملح أجاج. أو آويك بابلين سويرة هر بحر أو آويك ساغو بابلين سازقار هر عينا ببحر القرآن ناوي هاتوا. ابن زيد فرميتي ظهر الفساد في البر والبحر فسادك تشيه فرميتي خدي قناها كان فسادك إلى سرزويا كبلا وبيته وتأجر خواه هج عقوبيك إنسان ندى تنها مجرد بلاوبونوي قناها بيت بس
بۆ ئینسان کۆتایی پێ. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەم ڕەئیە هەیە خۆشی، ئەفەرمێ ئەو ذنوبانەی کە ئەبنە هۆکاری فەساد، ئەگەر فەسادەکە خۆی بۆ خۆی گوناهەکان بن، ئەگەر ئەم ڕەئیە بێ کە بڵێن گوناهەکان فەسادەکەیە کە لەسەر زەویە بڵاو ئەبێتەوە، ئەفەرمێ ئەوەیە ليذيقهم بعض الذي عملوا. ئینسانیان ئیشەکە چاک و خراپەکە، هەندێ لەوانەی کە ئیکا خراپەیە هەر خودی خراپەکە بەڵای خۆیە لەسەر زەویە. ڕەئیەکی تریشان ئەوەیە ئەفەرمێ ئەو فەسادەی کە بڵاو ئەبێتەوە کەمیە، تێکچوونە، میوە تێکەچێ، سەرزەوی تێکەچێ، ئاو تێکەچێ، ئەنواع نەخۆشی بڵاو ئەبێتەوە. ئەفەرمێ ئەمەیە ڕەئی دووهەمیان. هەندێک لە سەلەف ئەو ڕەئیەیان هەبووە، فەرموویانە سەلەفی ساڵح هەر کاتێ ئینسانیەت گوناهێکی نوێی داهێنا خوا عقوبەیەکی نوێیان ئەدا. ئینسانیەت گوناهێکی نوێی داهێنا خوا عقوبەیەکی نوێیان ئەدا لەسەر زەویە. بۆیە ئینسانەکان چەندێک خۆیان لە گوناه ئەپارێزن ئەوەندە عقوبات لا ئەچێ لەسەریان، چەندێک لەناو عقوباتەکانە غەرقە بن ئەوەندە لەناو گوناهەکانە غەرقە بن ئەوەندە عقوباتیان زیادەکە. ئەفەرمێ خوا خۆی باشتر ئەزانێ ابن القیم، ئەفەرمێ هەر گوناهەکان خۆیان و ئەوەی کە ئەبێتە بەڵا بەسەر گوناهەکانەوە لە عقوباتی دنیایی بچووک بچووک، ئەفەرمێ ئەمە ئەکاتە ئەو فەسادەی کە لەسەر زەویە بڵاو ئەبێتەوە. باشە خوای گەورە ئەفەرمێ، ابن القیم ئەفەرمێ بۆ هەرچی عقوبەمان لەسەر زەویان نایدا، ئەفەرمێ ئەگەر عقوبە بدا ما ترك على ظهرها من دابة لزماني عربية ما يدب على الأرض أو بسر زەویە ئەڕوا. ئەفەرمێ ئەگەر خوا بەهۆی گوناهەوە هەرچی عقوبەیە بیدا، بەهۆی هەموو گوناهێکە عقوبەت بدا، شتێک نامێنێ بەسەر زەویە بچێ بەڕێوە، هەر هەمووی ئەفروتی بەهۆی گوناهی ئینسانەوە. گوناهی ئینسان ئەوەندە گەورەیە، ئەوەندە ترسناک. کەوابوو لەم بەشەیە ئێمە ئەزانین فەساد کە بڵاو ئەبێتەوە لەسەر زەویە هۆکارەکەی ئێمەین، دەستی ئێمەیە بما کەسەبەت ئەیدی الناس. واللهی لەکوێ لە چه شوێنێکە خراپەیەکت بینی ئەبێت تەوبە بکەیت و بگەڕێیت. فکرەیەکەی لای گەنج کاتێکە گوناهێک ئەبینێ و خۆی ئەبینێ لەو گوناهانیە، لەوە ئەچێ زۆرە تەڕەفوعی بۆ دروست بێ، بەرزی بۆ دروست بێ لە ناخیە کە ئەم لەو گوناهەی نەکردووە. ئەبێ ئینسان هەر خراپەیەکی لەسەر زەویە، هەر بەڵایەکی بین لەسەر زەویە، زیلزالێکی بینی، لافاوێکی بینی، نەقسی ثەمەرات بینی، جەنگ و شەڕ و ئاشوبی بینی، لە هەر شوێنێکە بزانێ خەلەلێک هەیە. ئیتر ئەم خەلەلە جۆرێک لە تەوبەی پێویستە. احتیمالە خەلەلێکی عەقیدە، گوناهی عەقیدە، نە احتیمالە گوناهی فەسادی اعتیادی، نە احتیمالە لە بازاڕە هەندێک گوناه هەبێ بکرێ بێتە سەبەبی ئەوەی بەرەکەتی ناو بازاڕەکە نەمێنەوە، بەرەکەتەکە هەمووی هەڵگیرێ. بۆیە ئەم فەسڵەکە ابن القیم باسی ئەکات ئێمە بخاتە چوارچێوەیەکەوە، چوارچێوەکەش ئەمەیە کە ئێمەی ئیماندار ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، وا نەزانین پەیوەستنین ئێمە بە کەونەوە. ژیانی ئینسان لەگەڵ کەونە دووشتن دەستە لەملان. هەر خەلەلێ لە ژیانی تۆیە دروست بوو، خەلەل لە کەونا دروست بوو، هەر خەلەلێ لە کەونا دروست بوو هۆکارێکەیە لە حەیاتی تۆیە. بۆیە کەسی ئیماندار ئەبێ زۆر بە هوشیاری تەعاملکە لە مەسەلەی ئەو گوناهانەی کە یانە بەردەسی، چونکە احتیمالە بەهۆی ئەم گوناهەی تۆوە کە ئەیکەیت فەسادێک لەسەر زەویە بڵاو بێتەوە، گوناهی هەموو فەسادەکە بکەوێتە سەر شانی تۆ. بۆیە کەسی ئیماندار ئەبێ بە هوشیاری لەگەڵ ئەمە تەعامل بکە. نەک هەر ئەمە خەسف بە معنای ڕۆچوون، هەندێک جار ڕۆچوون ڕوو ئەدا لەسەر زەویە بەهۆی چی؟ بەهۆی گوناهەوە. هەندێک جار زیلزال، زەلازل، بوومەلەرزەکان ڕوو ئەدەن بەهۆی گوناهەوە. ئەفەرمێ ومن تأثير معاصي الله في الأرض ما يحل بها من الخسف والزلازل. یەکێک لە ئاثارەکانی مەعسیەتی خوا لەسەر زەویە ئەوەیە کە زەوی ڕۆ ئەچێ بە خەڵکەکەیەوە یا تووشی بوومەلەرزە ئەبن. ويمحق بركتها، بركتي سر زوي نامنه. پیغمبریان صلى الله عليه وآله وسلم شو بلا قوم ثمود. طبعا دوستكم وقت خوي لجنگ إسرائيل كوتوا أرض سوات أو الزوي أيو أم زوي هرهموي أستاذ أيو هرهموي بردة بردي الرش
ئەو تۆزە بەردەڕەشەکان لا ئەدەی ئەو ئێمە ئەو کاتە مەعسکەرمان لێ بوو ئەو خۆڵێکی زۆر بە پیتە لە ژێرەوە ئەو یەکسەر هەستەکەی ئەم بەردە هێنراوە لەوێ دانراوە کە ئەنەما بە چاوی سەر ئەبینی کە خوا ئەم شوێنەی بەردباران کردووە ئەی خۆڵەکەی بنەوە زۆر نەرم و ناسک و جوان بەڵام هیچی لێ ناڕوێ طبعا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە ئەردەنا ئەم شوێنە لە کۆتایی بیابانەکانی با بڵێن عێراق کە ئەچیتە ناو ئەردەنەوە لەو منطقە ئەفەرمێ سبحان الله پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لەگەڵ ئەصحابە بەوێ تێپەڕین منعی لێکردن فەرمووی هیچ کەس بەلای ئەم شوێنە تێ نەپەڕێ ئیلا بە گریانەوە تێپەڕ چکەم شوێنە غەزەبی خوا بەسەریا داباریوە نەهی لێکردن فەرمووی کەس ئاوی ئەم شوێنە نەخوا فەرمووی کەس ئاویشی لێ هەڵ نەگۆزێ بیبا لەگەڵ خۆیان حتا فەرمووی ئەگەر هاتوو بە ئاوی ئێرە هەویرتان شێلاوە بۆ ئاژەڵەکانتان نەیدەن بە ئاژەڵەکانتان هەویرەکە فڕێ بدەن ئەفەرمێ بۆ چونکە شوئمی مەعسیەت خراپی گوناه درێژە ئەکێشێ درێژە چەند ساڵە ئەمەی ڕووداوە هێشتا ئەم شومیەتە ماوە بەڵێ ماوە سیرکەن ئەگەر لەم فەرمایشتە ئێمە تێبفکرین کابوو شوێن ممکنە شوم ببێ شوێن ممکنە شوم بێ ئەمە شوێنێکە خوا غەزەبی بەسەرا دابارانەوە شوم بوو پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم نەهیمان لێکە ئاوی لێ بخۆینەوە لە ژێر سێبەریا دانیشین بە پەلە بەلایە تێپەڕین کە تێپەڕین بە گریانەوە تێپەڕین هیچ شتێک لەوێ هەڵ نەگرین هەموو فەرمایشتی لەسەر هاتووی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم باشە ئەم شوێنە غەزەبی خوای بەرکەوتووە بەم شێوازە لەبەرەوەی عەسیانی خوای تیا کراوە ئەی شوێنێک ئەگەر بێت و طاعەتی خوای تیا دروست ببێ تیا بکرێ زۆر ئایا بەرەکەت هەڵ ناگرێ فعلا بەرەکەت هەڵەگرێ بۆیە زانایان ئەفەرموون وەرە هەر شوێنێکت کڕی مەسەلەن ماڵێکت کڕی زەویەکت کڕی وەرە لەنا ئەم شوێنە لەم زەویە عیبادەتی زۆر بکە ئەستەغفر الله زۆر کە طاعەتی زۆر کە عەبدایەتی زۆر کە لعل رب العالمین بە بەزەیی و بەخشندەی خۆی ئەم شوێنەت بۆ پاک و تاهیرەکە پاکە بێتەوە ئەفەرمێ ئیمامی ئەحمەد لە موسنەدەکەی خۆی هێناوێتی کە لە زمانی عومەری کوڕ عەبدولعەزیزە دەنگێک گەنم دۆزرایەوە بە ئەندازی ناوکە خورمایەک گەورە بوو شتێکی لە قەراخەوە نووسرا بوو کە کردیانەوە نووسرا بوو ئەمە لە زمانەی عەدالەتە سەردەمی عەدالەتە خوا ئەمەتان پێشکەش ئەکا لەسەر زەویە ئەگەر عەدالەت هەبوو دەنگکە گەنمێکی بچووکی تۆ ئەبێتە ناوکە خورمایەک ئەو خوا عەزیمەی کە ئێستا دەنگکە گەنمێکت ئەداتێ هەر ئەوە بڕیاریدا گەنمەکانت گەورەکە گەورە بوو بۆیە دیقەت بدە ئێمە پێویستمان بە عەدالەت هەیە پێویستمان بە تاعەت هەیە لە هەموو شوێنەکە بۆیە لە ماڵەکانە جاری وا هەیە کۆمەڵی نەخۆشی بەڵاو ئەبێتەوە کۆمەڵی مەشاکیلی گەورە دروست ئەبێت پێویستێ بە تاعەتە لە ماڵەکەتە پێویستێ بەوەیە بینی خۆت و خوا زۆر بگەڕێت و ئیستیغفاری زۆر کەی لعل ئیستیغفارە بێتە سەبەبی ئارامی و ئاسایش بۆ ماڵەکەت بۆ دڵت ئێمە دەرسەکەمان دەرسی ئاسایشی ڕۆحە چۆن لە گوناها ئاسایشی ڕۆح ئاسایشی ژیان ئاسایشی کەون تێکەچێ والله لە تاعەتە ئاسایشی ڕۆح و ژیان و کەون هەر هەمووی ڕێک ئەبێتەوە بۆیە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەم ڕیوایەتە ئەهێنێت و ابن القەیمش نەقڵی ئەکا بۆ ئێمە ئەفەرمێ دەی مادام ئەبەم شێوازە بوو کەوا بوو ئافاتەکان کە ڕوو ئەکەنە ئینسانیەت بەهۆی گوناه و زوڵمەوە ڕوویان تێئەکە ئەفەرمێ هەندێ پیاوی زۆر پیرم بینی لە سەحرایە ئەیانوت میوەکان بچووک بوونەتەوە بچووک هەنار بچووک بووە هەنجیر بچووک بووە هەموو شتەکان بچووک بوونەوە لەسەر زەویە ئەڵێ منش سیر بوو بەلاوە چۆن بچووک بوونەتەوە ئەڵێ دوایی تێگەیشتم کە ئەمە بەهۆی گوناهەکانی ئینسانەوە وردە حتا بەرووبوومەکان بچووک بوونەتەوە نەک بەرووبوومەکان مرۆڤ خۆی لە فەرمایشتێکا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ خلق الله آدم وطوله في السماء 60 ذراعا خوای گەورە ئادەمی کاتێک کە خەلق کرد لە ئاسمان 60 ذراع واتە 30 متر باڵای درێژ بوو 30 متر باڵای ئادەم عليه السلام ئینسان درێژ بوو ولم يزل الخلق ينقص حتى الآن
مرۆڤەکان جار بەجار بچووکە بنەوە هەتاوەکو ئێستا بەهۆی گوناهەوە لەسەر زەویە واتە حتا خیلقەتی خۆمان گۆڕانکاری بەهۆی گوناهەوە تیا دروستە بێت چۆن میوەیەک بچووکە بێتەوە مرۆڤیش بچووکە بێتەوە ئەفەرمێ ئەگەر خوای گەورە ویستی زەویەک پاک کاتەوە لە ظالم و خیانەتکارەکان و فاجرەکان عەبدێ لە عەبدە ساڵحەکانی خۆی ئەنێرێ زەوی پڕ ئەکا لە عەدالەت ئەفەرمێ لە ئاخری زەمانە کاتێکەوە مەسیح عەلەیهی السەلام دائەبەزێ و یەهود و نەسارا ئەکوژێ و دینی خوا دینی محەممەد المستەفا عەلەیهی الصەلاة وەسەلام بەرزەکاتەوە بەرەکەت زەوی بەرەکەتی سەرەتای دەست پێ ئەکاتەوە واتە چۆن سەرەتای ژیان لە زەویە بەرەکەت هەبوو هەمان بەرەکەت دووبارە ئەبێتەوە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ یەک هەنار کۆمەڵی خەڵک گیان لەم هەنارە ئەخۆن تێرە بن هێشتا تاکە هەنارەکەیان تەواو نەکرد ئەفەرمێ ئەوەندە گەورە ئەبێ لەسەر زەویە چونکە بەرەکەتی تەواوی زەوی هەموو ئەگەڕێتەوە لە کۆتایی ژیانە ئەفەرمێ توێکڵی ئەم هەنارە چەند کەسێک ئەتوان بیکەنە سێبەر بخۆیان ئەوەندە سوودی لێ وەرگرن لە فەرمایشتێکی ترا فەرمێ هۆشکەیە ترێ بۆڵێ ترێ ئەفەرمێ ئەم ترێ بە ئەندازی لابارێکی وشتر ئەبێ ئەوەندە گەورە ئەبێ ئەفەرمێ چەند کەسێک ئیسفادەی لێ ئەکەن و سوودی لێ ئەکەن و لێ ئەخۆن ئەفەرمێ وشترێکی تازە شیردەر خەڵکێکی زۆریان لە شیرەکەی ئەخۆن هێشتا شیرەکەی نەقسی نەکردو چکە بەرەکەتی زەوی هاتۆتە ناوی ئەفەرمێ هەر کاتێک زەوی پاک بوویەوە لە گوناهەکان بەرەکەتی خوا لەسەر زەویە دەست پێ ئەکاتەوە کاتێکەوە گوناهەکان سڕانەوە نەما ئاثاری عقوبەکانی خوا لەسەر زەویە نامێنن ئەو کاتە زەوی بە جوانترین شێواز نیعمەتەکانی خۆی پێشکەش بە ئینسانیەتەکە هەر ئێستا ئێمە ئەگەر خۆمان زۆر دوور نەڕۆین ئەنواع نەخۆشی لەناو ئێمە هەیە باو باپیرمان نەیبوو ئیلا کۆمەڵی عەسیان هەیە ئالوودە بووین پێوەی پێمان تەرک ناکرێ خوش عقوبەمانەدا جەل جەلالوو ئەمە پشتێکی بچووکی عقوبەکەیە لە دنیا ئەبێ عقوبەکەی ئاخرەتمان چۆن لە هەشتاکانە لە سەرەتای نەوەتەکانیشە پیاوەکان ئەگەر ئافرەتێکیان ببینێ لە شاشەی تەلەڤیزیۆنە هەموو چاوی خۆیان لا ئەدا و زۆر کاریگەری لەسەردا ئەنان بۆیە نایەنەوێرا سەیریکەن بەڵام سێرکەنەها ئولفەت بە گوناهەوە چۆنە وردە ئولفەت بە گوناهەوە گیرە ئەسە زۆر طەبیعی چ پیاوان سەیری ئافرەتانکەن چ ئافرەتان سەیری پیاوانکەن هەم ئەو کاریگەری گەورەیان لەسەر دانانێ هەم ئولفەتیان پێوە گرتووە دڵیان نائێشێەوە هەستکەن کە گوناهە گوناهێکی ئەوە بەسیط لەو چێ بێتە سەبەبی ئەوەی نەسری خوا لەسەر زەویە بۆ ئوممەتی ئیسلامی دوا کرد نەکردنی سیواکێک ببێتە سەبەبی ئەوەی خوا عقوبەمان بدە لەسەر زەویە تێنەگەیشتن لەوەی کە شتێکی بەسیطت هەیە و پێشکەشی بە دراوسێکە بکەی یان بەخشندەی بکەی لەگەڵ دراوسێکەتە یان چاوی خۆت لە ئافرەتی دراوسەکان پارێزی هەمووی بێتە بەڵام مصیبەت بەسەرمانەدا ئەبارێ بۆیە ئێمە موسڵمان ئەبێ هەمیشە ئاگامان لەوە بێت کە گوناهەکان لەسەر زەویە هەمویان کۆ ئەبنەوە و ئەبنە سەبەبی فەساد و خراپەکاری لەسەر زەویە و چاکەکانیش ئەبنە هۆی بەرەکەت لەسەر زەویە ئینسان جاری وا هەیە بەهۆی چاکانێکەوە کە ئەیکا بەرەکەت بۆ خۆی و دەوروبەری دەستە بەرئەکە بۆیە ئیمام ئەفەرمێ هەر عقوبەیەکە دبینی لەسەر زەویە بزانە ئاثاریەکێکە لە جەریمەکان و لە گوناهەکان ئەوە حکمی بڕیاری خوایە بڕیارێکی کەونی خوایە جەل جەلالوو ئەفەرمێ چەندێ گوناهەکە گەورەتر بێ ئەوەنەش عقوبەکە گەورەتر ئەبێ چەندێ گوناهەکە ئاسانتر بێ عقوبەکە سەهلتر ئەبێ ئەفەرمێ لێرە ئەم عقوبەیە ئەبینین واتە ئاسایشی ئێرە تێکچوو لەناو گۆڕا ئەیبینین داری بەرزەخە ئاسایشی ئێوەشمان تێکچوو لە ئاخرەتیشە ئاسایشی ئاخرەتیشمان تێکچوو ئەفەرمێ زۆر دوور مەڕۆ سەیری شێطان کە شێطان خۆی مەلعونە لعنەتی خوای لێکراوە دوورە لە ڕەحمی خوا شوێنەکەی دوورە لە ڕەحمی خوا ماڵی دوورە لە ڕەحمی خوا عیبادەتی ئەو دوورە لە ڕەحمی خوا ئەفەرمێ بۆیە عەبد ئەگەر کاتێکە سیر ئەکات
کردەوەکانی قسەکانی ڕزقی هیچی بەرەکەتی تیان نامێنێ. ئەفەرمێ با سیر کە لەکوێ فەرمانی شێطانی جێبەجێ کرد بەرەکەتی خوای لەدەستداوە، لەکوێ دوور کەوتەوە لە ڕەحمەتی خوا جەل جەلالوه، بەرەکەتەکەی خوای نەماتەوە، موسیبەتەکان تەڕاکم ئەکەن لەسەری ئەنواع جۆری موسیبەت دەوری ئەگرێت. بۆیە چەندێک نزیک بوون لە شەیطانەوە ئەوەندە بەڵاو موسیبەت ڕوتی ئەکا و ئاسایشە تێکەچێ، دوور کەوتنەوە لە شەیطان و نزیک بوونەوە لە ڕەحمان، ئەوە بەرەکەتی خوا جەل جەلالوه لەسەر زەویە دەست دەکەن. ئەلێرە ئێمە ئیسفادەیەک ئەکەین، ئیسفادەکە ئەمەیە چۆن شوم هەیە لە شوێنەکانە، هەڵگرتنی شوم هەیە. بۆیە ئەبینی لە ئاخری زەمانە زەوی هەر ئەم زەویەیە، ئەو هەموو گوناهی تیا کراوە، کاتێک کە عەدالەتی بۆ دێ هەموو خراپەکان ئەسڕێتەوە، بەرەکەتی زەویمان ئەداتەوە، کەوابوو بوقعەیەکی بچووکی زەویش با زۆر بچووکیش بێ، ئەگەر هاتوو عەدالەتی خوای تیا بەرپا کرا، ئەگەر هاتین بە عیبادەت و تاعەت پڕمان کردەوە، سیرەکەن ئەم شوێنە پڕبەرەکەتە بێ. بۆیە کەسی ئیماندار نابێ ماندوو بێ، ئەچیتە سەیرانگایەک خەڵک لەوەچە کاری زۆر خراپەی تیا بکە، تۆ بڕۆ نوێژی تیا بکە، ذیکری تیا بخوێنە، تاعەتی تیا بکە، مەترسە لەوەی کە چ شوێنێ خراپە، کام شوێن خراپە بڕۆ، چکە تۆ کارێکی ترت هەیە، تۆ بنیاتنانت هەیە، تۆ زەوی ئاوەدانەکەیتەوە. ئێمە ئیماندار ئەبێ لەم خەڵانە زۆر ئازابین، کام شوێن زۆ زۆ خراپە لەسەر زەویە مەهێڵە بە خراپی بمێنێتەوە، بڕۆ تاعەتی تیا جێبەجێک، عەبدایەتی خوای تیا بەرپاکە، بۆی بەرەکەتی خوا بەسەر ئەو شوێنەدا ببارێ. پیاوە باشەکان هەمیشە کاتێک کە ئەگەڕان بەسەر زەویە لەکوێ فریاب کەوتیان نوێژیان ئەکرد و دوعایان ئەکرد و خوایە بەرەکەتی خۆت بەسەر ئەم شوێنە ببارێنە، هەر لە سونەنە واریدە، یعنی تۆ ئەچی بەلای باخی کەسێکە خوایە بەرەکەت بەسەر باخەکەیە ببارێنە، مەڕ و ماڵاتی کەسێ ئەبینی خوایە بەرەکەت بەسەریە ببارێنە، با بڵێن مریشک و ئاژەڵی کەسێک ئەبینی لەم لاوە خوایە بەرەکەت بەسەریە ببارێنە، سارێکی جوانی کەسێک ئەبینی، ماڵی کەسێک ئەبینی، هەمووی دوعای بەرەکەت، مناڵی کەسێک ئەبینی دوعای بەرەکەت. کەسی ئیماندار هەمیشە زمانی پڕ بەرەکەت بۆ دەوروبەری، بۆ سواردەوری. بۆیە تۆ لەکوێ ویستت ئاسایش بۆ ئەو شوێنە بێنی ئەبێ تاعەت کەی، لێرە هیچ گوێ مەدەرێبەوە خراپەکاری بەڵاو بێتەوە، ئەهلی شەڕ ئەبێ شەڕکە، ئەی ئەهلی خێر ئیشی چییە؟ ئەهلی مزگەوت ئیشی چییە؟ ئیشەکەی ئەمەیە بە جوانترین تاعەت سەرزەوی بڕازێنێت. کام عەبدایەتی جوانە ئەوە جێبەجێک، هەوڵ بدا جوانترین جۆری دوعا، جوانترین جۆری ذیکر بەرز کاتەوە. لە ڕۆژێکە ئەچیتە شوێنێک زانکۆیەک، ئەچیتە ناو بازارێک، ئەچیتە ناو پارکێک، هەر شوێنێک سێرەکەی خەڵک لێرە گوناه بەرزەکاتەوە. ئەم خەڵکە بایی چەند گوناهیان بەرز کردێتەوە؟ زۆر. تۆ وەرە دانیشە هەزار ئەستەغفیرڵڵا لەو شوێنە بکە، گوناهی هەمویان بشۆرەرەوە. ئەمە کاری تۆیە، بەرەکەتی خوا بۆ سەر زەوی بگێڕەرەوە. ئەم سەرزەویە تێک ناچێ ئەگەر ئەهلی مصلحی تیا بێ، ئەم سەرزەویە تێک ناچێ ئەگەر بڕواناسانێکی تیا بێ کە بتوانن بە عەبدایەتی و تاعەت زەوی پڕکەنەوە، جوانکەن. تەسەوور کە کەسە گەورەکان لە پێش ئێمە یەکێک لە کارە سەرەکیەکانیان خۆیان نەبوون، دەوروبەریان بووە. بۆیە مامۆستا سعیدی نورسی سبحان الله کە باسی هەڵسانەوەی ئومەتی ئیسلامی ئەکات، ئەفەرمێ خوایە واز لە دنیای خۆم ئەهێنم، هەموو دنیا ئەکەمە فیدای ئەوەی ئەم ئومەتە بچێتەوە سەر قاچی خۆی، هەر ئەمە ناوەڵڵا. ئەفەرمێ خوایە واز لە ئاخرەتی خۆشم ئەهێنم، ئەم دوعایە زۆر گەورەیە، وەڵڵا ئینسان ناوێرێ بیکات. خوایە واز لە ئاخرەتی خۆم ئەهێنم، واتە واز لە بەهەشت ئەهێنم، مەم خەرە بەهەشت خوایە ڕازیمە یا ئیلاهی بخەیتە ناو دۆزەخەوە بە شەرتی ئومەت سەرکەوێت. سەری ئەو دڵسۆزیەکە، سەری ئەو ئاستە بەرزەکە، سێرکە ئەو هەوڵە چۆن هەوڵ ئەدا بۆی بەرەکەتی خوا لەسەر زەویە زیندوو کاتەوە جارێکتر و ئارامی و ئاسایش و سەخامگیری بۆ سەر زەوی بگەڕێتەوە. بۆیە کاری ئێمە مسلمان دیاری و ئاشکرایە، کارەکەی ئێمە عەبدایەتی خوایە جەل جەلالوه و نەکردنی گوناهە و هەوڵدانە بۆ ڕاگیرکردنی سەر زەوی. بۆیە زۆر طەبیعی تۆی ئیماندار لە سجنایی موقعەکە دیارە خوا هەڵی بژاردووی بۆ شوێنە، بچۆ لەو شوێنە دەستکە بە ذیکر و ئەوراد و تاعەت و خواناسی. قەراریاوە تۆ کاسبێک بی لە بازاڕە هەوڵ دە عەدالەتی خوا بەرپاکەی،
ذیکر و ئەورادی خۆت بازار بڕازێنەرەوە بیکەرە مای بەرەکات بڕیاری داوە تۆ قوتابی بی هەوڵ بدە لە کاتی خوێندن تا عەبدایەتی خوا جەل جەلالوه و شوێنەکان پڕکەیتەوە بە عەبدایەتی بڕیاری داوە تۆ لە داخلیە کابی بە هەمان شێواز بڕیاری داوە کە تۆ سایەقێک بی بە هەمان شێواز بڕیاری داوە تۆ مسافیر و گەڕیدە بی بە هەمان شێواز تۆ خەریکی عەبدایەتی ئەبی بۆیە کاری ئێمە بریتیە لە پەخشکردنی ئاسایش لەسەر زەویە بەهۆی ئەو عەبدایەتیانەی جێبەجێ ئەکەین کەسی کافر و بێدینیش کارەکەی بریتیە لەوەی کە خراپترین جۆر لە گوناه ئەکات تاوەکو ئاسایشی سەرزەوی تێک بچێت عەبەدەی شەیطان لەگەڵ عەبەدەی ڕەحمان فەرق و جیاوازەکان ئەمەیە بۆیە بەلاتەوە ئاسایی بێ نەک ئەمەندەی عەلامەی کە ئەمڕۆ هەیە دا ئەوەنەی تری عەلام کۆکاتەوە کافر و هەوڵ بدا بۆی سەرزەوی تێک بدا بەلاتەوە زۆر ئاسایی بێ چونکە ئەو چاوی کولی بەڕەکاتی سەرزەوی نابینێ جزئیەتێکی ژیان ئەبینێ تەنها خۆی ئەبینێ ئەوە کەسی موسڵمانە هەموو دەوروبەر ئەبینێ ئەوە کەسی موسڵمانە مرۆڤایەتی هەموو ئەبینێ مەترسە لەوەی تووشی گوناه بووی نامەی ئەعمالە ڕەش بۆتەوە بە گوناه ئاسایشی ڕۆحە تێک چوو پڕی کەرەوە بە تاعات ئاسایشی ڕۆحت گەڕایەوە ماڵەکەت پڕ بۆ لە ئاژاوە تەوبەکە و بگەڕێرەوە بلاڵێرەوە ئەنواع جۆری تەوبە لە ئەنواع جۆری گوناه لعل یەکێ لە گوناهەکانەوە تەسەبی ئەمە و خوا لێتە بورێ و ئاسایشی ماڵەکەت ئەگەڕێتەوە مناڵەکان لاوەکان گەنجەکان شارەکان نا کوردستان هەموو ئومەتی ئیسلامی ئومەتی پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم هەموو تەوبەکە بگەڕێرەوە ئیستیغفارکە عەبدایەتی خوا لەسەر زەویە دروستکە ئەبێتە سەبەبی بەرەکەتی خوا لەسەر زەویە واتە کورت و پخوت گوناهەکان ئەبنە سەبەبی ئەوەی بەروبوومەکان گژوگیاکان ئاوەکان ڕۆسوونی زەوی بوومەلەرزەکان نەمانی قەتەڕاتی ئاسمان بچووک بوونەوەی بەروبوومەکان بچووک بوونەوەی ئینسانیەت تێکچوونی ژیانی ئینسانیەت دروستبوونی گوناهەکان دروستبوونی ئەنواع مەشاکیلەکان نەخۆشیەکان هەموو ئەمانە سەبەبەکەی گوناه و تاوانکاریە بە پێچەوانەی ئەمانەوە هەر هەموو بوونی بەرەکەت لە زمانە لە ژیانە لە کردەوەکانی ئینسانە لە شار و نیشتیمانە لە هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بریتێ لەو تاعەتانێکەوە ئینسان جێبەجێیەک ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە لە ذاتی پاکی پەروەردگار و ئەڵێن خوای داوان لێ ئەکەن بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هێمنی و ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە خوایە هێمنی و ئارامی و ئاسایش بەسەر ماڵەکانمانە ببارێنە خوایە هێمنی و ئارامی و ئاسایش بەسەر شار و گوند و وڵات و نیشتیمانمانە ببارێنە خوایە هێمنی و ئاسایش و ئارامی و بەرەکەت بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم ببارێنە یا ربی خوایە گوناهانێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهانێ خەتەرەی کردو بە خەیاڵ و دڵمانە عەفومان کە پەروەردگارە تۆ زۆر بەخشندەی ئێمە زۆر گوناهکار و خەجاڵەتبار بە کۆڵی گوناهەواتوێنێتەوە بەردەمی تۆ یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە خوایە لێمان خۆش بە پەروەردگارە عەفو و بەزەیی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای گیان عاقبەتمان پڕ خێر کە ژیانمان پڕ خواناسی و دینداری و تاعەت کە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت خوای عقوبەمان مەدە بەهۆی گوناهەکانمانەوە پەروەردگارە بەهۆی گوناهەکانمانەوە تووشی بەڵاو موسیبەتی زۆر هاتوین خوای بەڵاو موسیبەتەکانمان لەسەر لا ببە نێوچەوانمان بگرە بۆ خەیر هیدایەتمان بدە بۆ خەیر پەروەردگارە دڵەکانمان لە نێوان دوو پەنجەی تۆیان یا ئیلاهی هانامان بە گەورەی تۆ هێناوە عەفومان کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە دڵمان بگۆڕە بەرەو چاکە و خەیر و خواناسی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشکەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببورە لە گوناهی ڕەفیق و خۆشەویستانمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی دراوسێکانمان ببورە لە گوناهی خەڵکی شارەکەمان ببورە لە گوناهی خەڵکی نیشتیمان و کوردستانمان ببورە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببورە یا ربی خوای لە گوناهی مردوەکانمان ببورە عەفویان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای باوکان و دایکانێکی زۆر هەن وەچەکانیان لەبیریان کردن دوعایان بۆ بکەن و ئێمە لەم دەرسە مبارەکەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە خوای لە گوناهیان ببورە یا ئەکرەم الئەکرەمین مردوویەکی زۆرمان هەن چاوەڕێی دوعای خەیری موسڵمانان ئەکەن و کەس نییە بەهانایانەوە بچێ
یا ڕەبی پەروەردگارەوە ئێمە لێرەوە دەستی زەلیلی بۆ تۆ بە هەر کەسەمان گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە پەروەردگارە داوان لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەومان گرفت و کێشە و مەشاکلێکی بۆی چارەسەرکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیاد کە خوای ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە ئێمە زۆر فەقیر و تۆ زۆر دەوڵەمەند بە فەقیری خۆمان تەقە لە دەرگای دەوڵەمەندی تۆ ئەدەین لێت ئەپاڕێینەوە لێت ئەلاڵێینەوە ئیلاهی دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوەتەوە دڵمان سەیری ڕەحمەت و میهرەبانی تۆ ئەکا یا ئیلاهی ئەگەر چی گونەهبارین ئەگەر چی خەجاڵەتبارین ئەگەر چی ڕووسیاه و دڵسیاهی بەردەم دیوانی تۆین بەڵام پەروەردگارە هەمیشە چاومان لە ڕەحمەتی تۆ بووە بە ڕەحمەتی خۆت دوعاکانمان قبوڵکە بە ڕەحمەتی خۆت گرفتەکانمان چارەسەرکە بە ڕەحمەتی خۆت ئاسایش بەسەرمانە ببارێنە بە ڕەحمەتی خۆت خوایە هەرچی مشکلەیەکمان لە ژیانە هەیە بۆمان چارەسەرکە پەروەردگارە زمانمان فەسیحکە کۆتاییمان پڕ خەیرکە لەناو گۆڕەکانمانە ئارامی بەسەرمانە ببارێنە لە ساحەی مەحشەرە ئارامی بەسەرمانە ببارێنە بە ئارامی و بەسەری بەرزەوە بە خزمەت پێغەمبەرگیانمان صلی الله علیه و آله وسلم بگەیەنە لە بەهەشتە بە دیدار و لقای خۆت شادمان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئێمە زمانمان کولە لە دوعایە دوعاکەین بە زمانی شیرینی پێغەمبەرگیان صلی الله علیه و آله وسلم هەرچی چاکەیە ئەو خۆشەویستەمان لە هەموو ژیانە داوای لێ کردووی ئێمە گونەهباریش داوا لێکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێگرین و پەنامان بدە پەروەردگارە هیچ کاتێ سپاردە لای تۆ زایە نەبووە و زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد و ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد و تاعەتەکانی خۆمان سپاردەی تۆ کرد و ژیانی خۆمان سپاردەی تۆ کرد و مردنی خۆمان سپاردەی تۆ کرد و خۆمان و خێزان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خزم و کەسمان هەمووی سپاردەی تۆ کرد یا ڕەبی پەروەردگارە ئێمە هەموومان خۆمان سپاردەی تۆ کرد خاوەنی هیچ نین یا ئیلاهی ببەزەی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی دەستی کافران و بێدینە لە وڵاتمان ببڕە یا ئەکرەم الئەکرەمین علمانیەت و کوفر و بێدینی لە وڵاتمانە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین دەستی یەهود و نەسارا ببڕە لە وڵاتمان یا ئەکرەم الئەکرەمین دەستی مەجووس ببڕە لە وڵاتمان یا ئەرحەم الراحیمین یا ڕەبی خوای گیان ئەم دوعانەمان قبوڵکە خوایە ئەم دوعانەمان قبوڵکە خوایە ئەم دوعانەمان قبوڵکە پەروەردگارە ئەم بەڕێزانە لەبەر خاتی تۆ هاتوون لەم کاتە گەرمایە ئیلاهی و دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە ئەوەی ئەیانەوێ پێیان عەتاکە دڵیان مەشکێنە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا دڵیان هەمیشە سەیری ڕەحمەتی تۆ ئەکا پەروەردگارە ئەمانە ئەو عەبدانن دەستی دوعا بەرز ناکەنەوە بۆ لای تۆ نەبێ سەر ناخەنە سەر زەوی تەنها بۆ تۆ نەبێ دێ یا ڕەبی خوایە ئەوەی ئەیانەوێ پێیان عەتاکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين